مۆدێلی 5 ChatGPT کە ناوی GPT-5 بە کۆمەڵێک گۆڕانکارینەوە بە کۆمەڵێک داهێنانەوە هاتە ناو ساحەی زیرەکی دەستکردەوە کۆتایی بە پۆینتەکان هێنا کۆتایی بە 4.0 و 4.1 و مۆدێلی فڵان و مۆدێلی فیسار هێنا ئەوەی کە ChatGPT ئێستا کردوێتی گۆڕانکاریی نوێ شۆڕشێکی نوێ لە بواری زیرەکی دەستکردە بەجددی زیرەکی دەستکرد گەیشتۆتە ئاستێکی تەواو نوێ و داهێنەرانە بەهۆی ئەم مۆدێلەوە مۆدێلی 5 ChatGPT بەردەست خراپە بەکارهێنان باس چی یعنی تەواو جیاواز و بەهێز ئەزان دروشمەکەی چییە دروشمەکەی بەم جۆرەیە کە ئاڵە زیرەکترینین بەسووترین و خێراترینین ئەمە بێجگە لەوەی کە بیرکردنەوەی لە ناوە دروست کراوە و بە شێوەیەکی زۆر ورد بە شێوەیەکی زۆر باش وەڵامی پرسیارەکان هەیەتەوە هەروەها لە کاتی کارکردن لەگەڵی خێراییەکی باوەڕپێنەکراوی هەیە و وردبینێکی سەرسوڕێنەرەکە بۆ ئەوەی کە وەڵامێکی زۆر زۆر باش بە بەو کەسێک کە لەگەڵ یاکەوتۆتە گفتوگۆ ئەم زیرەکیە بەراورد دەکرێت بە پسپۆڕێکی دکتۆرە لە بوارەکانی پرۆگرامسازی بێ لە بواری زانست بێ لە بواری توێژینەوە بێ لە بواری نووسین بێ و تەنانەت ئێستا گەشتوتە ئاستێکی زۆر زۆر بەرز لە بواری پزیشکی و تەندروستیدا ئەمە بێجگە لەوەی کە کۆدت بۆ ئەنووسێت کۆدەکەت بۆ ڕاستەکاتەوە ئەگەر هەڵەت هەبێ هەروها لە ماوەی چەند دقەیەکە سیستەمە بۆ دروستەکە ئەپلیکیشنە بۆ دروستەکە وێبسایتت بۆ دروستەکە کەواتە ئەمە شۆڕشە بە جددی ئەمە شۆڕشە هەروەها خاڵێکی گرنگ هەیە کە لەم مۆدێلە ChatGPT بۆی زیاد کردووە بەڵام ئیشی لەسەر کردو ئەوی ژەوەیە کە کەمترین جار تووشی وەسوەسە دەکات زۆر بمان ئەگەر زیرەکی دەستکردمان بەکارهێنا بێ ڕەنگە کەم تا زۆر وەسوەسەیەکمان بۆ دروست بێ لەسەر و معلوماتیان لەسەر و بابەتێک کە لەو ئایا دەستمان کەوتەوە بەڵام ChatGPT بە فعلی ئیشی لەسەر ئەم خاڵە کردووە کە زۆر زۆر مهمە هاتووە لە کاتی بەکارهێنانە بە شێوەیەکی وا وەڵامەکان تاتەوە کە وەسوەسەت کەمەکاتەوە بە جددی ئەمەش خاڵێکی مهمە کە تەرکیزی کردوتە سەر هەروەها قسەیەکەیە کە لە دوای مۆدێلی 5ەوە بەربڵاو بۆ لە سۆشیال میدیا ئاڵێ بۆ ئەوی ژیانت ئاسانتر و ئاسانتر بێت پێویستە مۆدێلی 5 ChatGPT بەکاربێن بەڕێزان ئەمە مۆدێلی 5 ChatGPTە وەکوە بینن ئەنی ئەگە پرسیارێکی لێکەی زۆر زۆر بە خێرایی وەڵام تایەتەوە بۆ نمونە ئاڵین 5 سوودی مۆدێلی GPT 5مان پێ بڵێ وەکوە بینن زۆر زۆر بە خێرایی وەڵامی هەینەوە هەر بە کوردی پرسیارەکەمان لێ کردو بە کوردیش 5 وەڵامەکە هەینەوە کاڵێ وردەکاری و ڕاستیەکانی زۆر زۆرترە تەواوی زانیاری بەرزترە بە کوالەتێکی بەرزترە و نوێترینیشە کەوەی کە هەداتەوە معلوماتانەی هەروەها توانای ئەوەی هەیە کە بە شێوەیەکی زۆر زۆر باش ستایل و بابەتەکان بچەسپێنێ هەروەها ماڵتی مۆدلە ئەتوانێت کۆمەڵێک مۆدل پێکەوە گرێ باوەکو زانیاری لە نووسین بابەتەکانی وێنە و هەروەها هەنێ داتای تر هەروەها ئاستی هۆشمەندی زیاترێت کە کاتێک تۆ پرسیاری لەیەکەی نات با بەلاڕێە و ناتخاتە دۆخێکەوە کە معلوماتی هەڵەت باتێت تا ڕادەیەک بەڕاستی ئەمە زۆر زۆر مهمە ئەمە تەنها تێستێکم لەسەر کرد کە وێنەیەکم مایە تەنها وەکو بەدەست کێشرا بوو ئەو وێنەیەم پێم وت بۆم کا بە وێنەیەکی سێڕەهەندی وەکوە بینن ئەمە ئەنجامەکەیەتی کە زۆر زۆر نایە بە شێوەی ستایلی کارتۆن بۆی کردوم و هەروەها پێم وت بۆم کا بە شێوەیەکی حەقیقی ئەمە ئەنجامەکەی بوو بەڕاستی نایە بە بۆیە پێشنیار بۆ هەموو کەسێکەکەم کە مۆدێلی 5 GPT یان ChatGPT بەکاربێنێ تا ژیان و کار و کەسابەتی ئاسانتر بکە ئەگەر تا ئێستا بڕیارت نەیابوو کە زیرەکی دەستکرد بەکاربێنی لەمڕۆ ئەو بڕیارە بە چکە بەڕاستی مۆدێلی 5 ChatGPT هی ئەوە نییە تۆ دووربی لێ هی ئەوەش نییە کە پشتی پێنەبەسی کاراسانەیەکی زۆرت بۆکە تا ئەو ڕادەیە توانی بەکاری بێنی کە کارەکانت بۆ ئاسانەکە چکە بەڕاستی شتی زۆر نایابوو شتی زۆر جوانت بۆەکە و لە بیریشنەچێ لە ئێسادا کۆرسێکی تایبەت و ناوازەمان هەیە بۆ کارکردن لەسەر زیرەکی دەستکرد و چۆنەتی مامەڵەکردن لەگەڵیە هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش خواتان لەگەڵ